بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أما لا حفتي رابردو زياتر وكو مقدمة قلت ما كقرآني بيروس بيرو باور وناسيني خواي قول الإنسان تيدا قينيتن سەرەتایەکەی لە گەڕان و بیرکردنەوە و داوای ئەوەی کەوا لێب کۆڵیتەوە دەست پێ دەکات. ئەو هەفتە ئینشاءالله ئەو دەرسەی دەچینە ناو ناوەڕۆکی ئەوەی کە داوای چ دەکاتن. کاتە کە ئەتوو گەڕای لە شوێنەچی لە ئەوەی شتێکی بدۆزیەوە ملاحەزەی چەند شتێکی دەکەی تێبینی دەکەی ئەو شتانە پێی دەڵێن دۆزینەوە ئیکتیشافات. یعنی بەو تێڕامان و وردبوونەوە لە مەخلوقاتەی کە ئەمە باسمان کرد پێویستە ئینسان بیکە دەگاتە چەند دۆزینەوەچی دەکاتە چەند ئیکتیشافەچی چەند دەلیلەکی دەبینیتەوە. ئەو جاو دەلیلانە ئینشاءالله بڕێک بە تەفسیلی ئەمە باسی دەکەین. یەکەم قورئانی پیرۆز داوا دەکاتن کەوا ئەمە تەماشای معنایەکانی پاشی ئەشیایەکان بکەین، نەک داوای ئەوەی بکاتن کەوا بەس ئەمە تەنها مەخلوقاتی خەڵقی ببینی. ئێستا من معنات چییە؟ ئەمن ئەو قەڵەمەی پێشانیم گۆ دەدەم یەکسەر شتێک دێتە خەیاڵیم گۆ ئەداتەچی نووسینە کە پێی دەرێن قەڵەم مەرەکەبی تێدایە کەواتە ئەوە قسە لەگەرکردن بوو. هەموو شتێک کە معنایەکی دامێشتی تو قسەی لەگەر کردی. ئێستا من قسەکردن چی ئەسلی خۆی شتێک لە ناو مێشتی منە بەواستەی جیهازەکی کەوا دەمە زمانە دەیگەینمە بەرامبەری خۆم. ئەو معنایم گەیاندە ناو مێشتی تو ئەتوش بەواستەی جیهازەکی وەرگر کەوا گوێیە وەری دەگری. معنای قسەکردنی حەقیقەت گەیاندنی معنا بەس بەوە نییە کە بە زمان بکرێتن بەوەیە کە ئەمن ئەو مۆبایلم پێشانی تودا یەکسەر ئەتوو شتەکەت هاتە خەیاڵ. ئەو جیهازەکە تەلەفۆنی پێدەگرێت شتی پێتە سوێر دەکرێت مۆبایلە ئەوە هاتە خەیاڵی تو ئەوم پێشانی تودا قەڵەم هاتە خەیاڵی تو ئەو معنای کە قەڵەم ئیشی پێدەکاتن. معنای وەبیتن کاتێک خوای گەورە هەر مەخلوقاتێکی پێشانی مەدەدا دەبێ ئەمە تەماشای ئەو معنای بکەن کە لەو مەخلوقاتەیدا هەیە. سێوەکی پیشانی مەدەداتن ئەو سێوە ئینسان بیری لێ دەکاتەوە چێ ئەو هەبە لەزەت دروستی کردیە، چێ ئەو شکلە و سوورەتەی دایتێ، چێ وای لێ کردیا بەو شێوەیە لەو دارەی بەروبوومی هەبیتن. بە چەندان زمان قسەت لەگەر دەکە ئەو سێوە ئەو ئاوە هەر ئەو دارە ئەو چیایە هەموو قسە لەگەرکردن چونکەلۆ معنات پێدەدا معنات دەبەخشیتێ. ئەوجا لێرە ئەمە باسی ئەوەی دەکەین ئەو معنایانەی کەوا هەر یەک معنا نییە، زۆر معنای وردەکاری تێدایە. هەر مەخلوقەچی کە قسەت لەگەر دەکاتن هەر مەخلوقە قسەی لەگەر ئینسانی دەکات چەندان معنای تێدایە. لۆی ئەوەش جاری دی ئەمە باسمان کردی خوای گەورە لە قورئانی زۆر باسی تەسبیحی دەکات. ونیا سبح لله ما في السماوات والأرض ونیا سبح باسم ربك الأعلى. تسبيح يعني چییە؟ تسبيح يعني چییە؟ بە پاک ڕاگرتن. ئەسلی خۆی تەنزیه دەفەرمی ئەوی لە ئاسمان و زەویە خوای گەورە بە پاک ڕادەگری. ئەلەم تەرە ئەن الله يسبح له ما في السماوات والأرض. ئایا نابینی کە ئەرچی لە ئاسمان و زەویە تەسبیح دەکات؟ کەواتە نەوعە تەسبیحەکەیە ئەمە دەیبینین. تەسبیحەکی شەیە دەفەرمی وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحه. هردو نوع تسبيح لقرآن هي لو علماء فرموت يعني تسبيح بدون نوع تسبيح هي أو هر معلومات بزانن تسبيحي يعني كاتك همو مخلوقاتك خواي جورة بباك رادقري خواي جورة تعظيم دكاتن بدون نوعي بزماني حال كلسان الحال بيدرين ونيا زماني مقال يعني زماني قفتوقو أو زماني كأما بيدرين زمان يعني زمان حالتيا يستأمن أجر بطاقت بم خەمبار بم هیچ قسەش نەکەم یەکسەر زمان حالم دەرێ بێتاقەتی و غەمباری بەدەر هێخست دڵخۆش بم زمان حالم بەدەری هێخست. زمانی گفتوگۆش ئەوەیە بە قسەی بکەم. هەر یەک لە مەخلوقات بە زمانەکی تایبەت بە خۆیان تەسبیحاتیان هەیە کە بەس خوای گەورە تێدەگا. بەڵام هەر یەک لە مەخلوقات بە زمان حال تەسبیحاتی خوای گەورە دەکا کە هەمومان تێدەگەین. ئەویش ئەوەیە کە خالقی پیشان دەدا ئەسما و صفاتی لەناو ئەو مەخلوقاتەی دەدرەوشێتەوە. لۆ ئینسان دەبی بەو نەوعی تەماشای مەخلوقاتەکانی خوای گەورە بکاتن. ئەوجا ئەو دەلیلانە ئەو دۆزینەوانەی وەکو گوتمان ئینشاءالله لەو دەورەی وەها باز دەکەن کە کەسێک لە بێباوڕیەوە
كو باوڕی بەخوای گەورە دەینی بە پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام بە کتابەکان بە قەدەر بە یعنی ئەرکانی ئیمان بە شێوەیە کە لەو زمانەی لەو ئەو زمانەی جوابی پرسیاری ئەو زمانەی بی و هەڵهێنراوی لە قورئانی پیرۆز. ئێستا گوتمان کابرا گەڕا لە گەڕانەکەی چ دەبینیتەوە؟ یەکەم شت ئەو مەخلوقانەی دەبینیتەوە یەکەم پرسیار دەکاتن خەلق من الذي خلق دلیل الخلق یەکەم دلیل کە باز دەکەین دلیل الخلق کە دلیلەکانی دیش هەموو دێنەوە ناو ئەو دلیلەی کاتێک دەرێن چێ ئەو مەخلوقاتەی دروست کردیە خەلق کردیە خەلق یعنی چ لە نەبوونەوە دروستیکەین هەر ئەو معنای هەیە لە قورئانێ دەفەرمی خلقا من بعد خلق فخلقنا المضغة علقة ئەو لە نەبوونەوە نییە شتێک هەیە شتە چکەی لێ دروست دەکرێت وانە کەواتە دوو نەوعە خەلق هەیە خەلق بە دوو معنا لە قورئانێ بەکار هاتیە بە معنای بەدیهێنان بەدیهێنان یعنی چی لە نەبوونەوە دروستی بکەی ئەوە پێی دەڵێن ئیجاد بە عەرەبی بە مانای ئینشائیش ئینشاء و تەرکیب نازم بە کوردی بزەبت بەوەی دەڵێن یعنی پێکهێنان یعنی شتەچی لە شتەچی پێک بێنی ئێستا لە قورئانی پیرۆز ئەمە ئاەتەکان دوایە باز دەکەین دەفەرمی الله خالق كل شيء ئەو الله خالق كل شيء ئەوە مەبەستی ئیجادە بە سەرەتایی بەدیهاتنی هەموو شتێکی لە خوای گەورەوەیە بەدیهێنانی سەرەتاییەکەی لەویەوەیە بەڵام دوایێ مەخلوقات لە یەک شێواز دەمینێتەوە هەمووی لە شێوازە چی شتەچی دروست دەکات لە مردی زیندی دەردەینی لە زیندی مردی دەردەینیتن لەو دڵۆپە ئاوەی ئەو ئینسانەی دەردەینیتن ئەو هەموو گۆڕانکاری لە خەلق کە ئینشاء و تەرکیبە ئەوەش خەلقە لۆیە کاتێک خوای گەورە لە شوێنی قورئان دەفەرمێ فخلقنا المضغة علقة وانە ئەوە ئەو شێوازی خەلقە ئەوە لە گەرەوەیتی کە پێکهێنانە ئەوجا لە مەخلوقاتی چی لێ نییە لەو ڕەشکردنەوەی کە لێن کسەکتان دەستخۆش مەخلوقات کو دەلالەت لەسەر خودای گەورە دەکات کابرایەک برێ مەخلوقات کو دەلالەت لەسەر خوای گەورە دەکات ئەمە دەرێن پرسیارەشی دەکەین ئەگەر ڕووداوەک ڕوو بداتن برێن کەسێک مەسەلەن کوژرایە پۆلیس دەسیتن لە چ پرسیار لەبارەی چ دەکات بە شێوەی سەرەکی پرسیار لەبارەی چ دەکات کاتێک ڕووداوە ڕوو دەدا چێ کوشتی ئەوە چییە بکەر یەکەم کەس بکەر فاعیل دوایە چۆنیەتی چۆنیەتی هەموو لایەنەکان دەگریتەوە ئەمە بە کورتی بیرین یعنی شێوازی کوشتنەکەی و چۆن بووە و لەبەر چ بووە ئەوە هەموو چۆنیەتیە چی دیکە کاتی شوێنەکەی کات و شوێن زەمان و مەکان کات و شوێن یعنی هەر ڕووداوەک ڕوو بدا هەر فعلێک ڕوو بدا ئیلا ئەو چار پرسیارەی ئەو چار شتەی بە دوای خۆدا دەینی بکەرێک هەیە چۆنیەتێک هەیە کات هەیە شوێن هەیە یعنی ئێستا مەسەلا ئەم ئەو قەڵەمم لەسەر ئەو مێزەی دانا فعلەکم کرد دانانی قەڵەم لەسەر مێزی دەبی بکەرێک هەبی کاتەکی هەبی شوێنەکی هەبی کەیفیەتەکی هەبی بەدەستی دامنا ئەوە چۆنیەتێکی ئەوە شوێنەکەیە ئەوە کاتەکەیە بەڵام پێشی هەمووان دەبی بکەرێک هەبی هەتا ئەو بکەرە ئەو ئیشەی لە کاتن نە کاتەکە دروست دەبی نە کەیفیەت نە مەکان هیچی دروست نابی ئینسانی ئەو زمانەی علمی ئەو زمانەی تەکنۆلۆژی و علمی غەربی بە کۆرەی تەماشای علمی دەکاتن پرسیار لەسەر ئەو سێ دەکاتن ئەستێرەی ئەو پەڕی دوور دەرێتن ئەو ئەستێرە چۆنیەتەکەی ئەو هایە کاتەکەی بەو شێوەیە شوێنەکەی لەو شێوەیە بەڵام خۆی لە قەرەی بکەری نادا ئەدی چێ ئەو کات و شوێن و چۆنیەتی ئەو ئەستێرەی وا لێ کردیا باسی ئینسانی دەکا باسی پێکهاتەی ئینسان و دەمارەکان و هەموو شتەکانی دەکاتن بەڵام باسی چۆنیەتی ئیشکردنەکەیە باسی زەمانیتی باسی مەکانیتی قەت خۆی لە بکەری ناداتن خۆی لە بکەری ناداتن لۆیە بە کۆرەی تەماشا دەکە ئەسڵەن بەبێ بکەر ئەو سێشتە دروست نابی بەبێ فاعیل ئەو سێشتە بە هیچ نەواچی دروست نابی
ئەوجە بایستا ئەمە یەکەم شت بینە سەر دلیلی تەرکیب یعنی کە گوتمان دلیلی خەڵق هەیە هەموو شتێک مەخلوقە خەڵق کرایە ئەمە کو ئەو دلیلی خەڵقە دەلالەت لەسەر خالقی دەکاتن کو دەلالەت لەسەر خالقی دەکاتن بە چەندین ڕێگا بە چەندین زمان هەر مەخلوقەک گوتمان هەر مەخلوقە قسەی دەکا لەگەرەمە معنای دەداتەمە هەر مەخلوقەک بە چەندین زمان قسەما لەگەر دەکە ئەو زمانانە پێی دەرێن دلیل ئەو دلیلە ئەو زمانەیە ئێستا یەکەم دلیل کە لە دلیلی خەڵق دەبیتەوە دلیلی تەرکیب باز دەکەین کە باسمان کرد بەو مانای بەکاردێ دلیلی ئیجادەکەی دوایە لە مەسەلەی حدوثی باز دەکرێت دلیلی تەرکیب پێکینان چییە ئەجا لۆ ئەوەی ئەو معنای ئەو دلیلی تەرکیبەی ڕۆم بکەینەوە بە جوانی لۆی ئەوە چی وەکو برێ شتێکی عەمەلیشی تێدا بیتن هەر یەکەکتان وەرقەچی ئەیفۆڕی لەکەم بیتن ئەوی لەکنینی هەفت پارچەی لێ بکەنەوە هەفت پارچە هەر پارچە ڕقەمەچی لەسەر دەنووسن هەفت پارچەی گچکەوە هەفت پارچەی گچکە هەر پارچە ڕقەمەچی لێ دەنووسن ئەوجا بە کەیف خۆتامی قڵەشی بدەم نمیشۆ لێ بەزەی پارچە پارچە بێ نه هەندێک ژمارەی وەکو یەک دی لێ بنووسم مەسەڵەن 15 2 حازرن ژمارەکان برێم وەرە هاوە حازر بن ها اوان بالوتون كاكمنا حقينا اخر من هنا انا لبر اوكي رقم كام بني 15 2 دوباره دكن 15 2 8 لا هذا شيء اول شيء 15 2 8 15 2 8 هشت خطي لا بدي فعلا باشتري سي دا يازدا چار تاونيا هم تانوستان اوزا او هداي بنين او ها ليتان ديار نبي وري جير ليتان ديار نبي تێکەریشی کەن کەس نەزانیت ڕقەمەکان چیە ئەوە تێکەری کان سەفتە پێ لێدەن ڕقەم لاس پێ ئەوجە چاوتان بقچێنن بەڕێز لە تەنیش یەک دیدانێ بە چاو قوچایی کەس تەماشن چاوت بەربەر ئەوها لە تەنیش یەک دیدا بنێ لە تەنیش یەک دیدا بنێ والله سريع بس كان اخباري بەڕێز دابنێن بەڕێز هەریەکی لە یەک ڕێزی بی لەوەی ژمارەکان دیاربی مەسەلەکەمان لە ڕێزە چیە دیاربی دیاربی بەس مهم دابنێ هەتا دادەنێ دیار نەبی وەختی دادەنێ بە عەشوایی دانێ تەماشە مەکەوە تەوا کوو بوو ئەوە دانێ تەوا هەمووتان ئەوەتان کردنیە ئێستا ئیکەس لە گەورەی لۆ گچکەی یان لە گچکەی لۆ گەورەی دەرچووە یعنی ژمارەکەی ڕێز بکەی گەورە بێتە خوارەی لۆ گچکەی یان گچکە بی لۆ گەورەی تەسەلسول ئیکەس تەسەلسول دەرچووە بە تەواوی هەمووی
هەموو ژمارەکانی ئەوە دلیلی تەرکیبی شتێکی زۆر گچکەیە کە 7 ژمارەت پێکینە ئەگەر 7 ملیار کەس ئەلێرەوە بکات 7 ملیار کەس یعنی لەسەر زەوی ئەو شتەی بکاتن یعنی احتیمالی ڕوودانی ممکنە یعنی 100.01 یعنی لە 1001 کەس دەربچی لە 2001 کەس احتیمالی ڕوودانی دەربچی ئەوەش کە شتێکی زۆر بەسیتە ئەو ڕقەمە لە علمی طبی دەزان ئەوەی DNA ئەمن بەسا زۆر ئەوکەی لێ نازانم دکتۆر باش دەزای بەس مهم ئەوەندەی لێ دەزانم کە دەرێن معلومەیە ڕیزکردنە ئەو معلومە هەموو شەفرەیە کۆدە ئەو شەفرەیە هەموو ڕێزە هەموو مەخلوقات پێکهاتنی تەرکیبی پێویستی بە کەسە چیە کەوا ڕێزی بکە باشە ئێستا هەمووتان ئەوەی بکەن هەموو ڕێزیکەن لە گەورەی لەو گچکەیان لە گچکەی لە گەورەی لەو گچکەی هەمووتان ڕێزیکەن تۆ ئێستا سەبەبی ئەوەی کە ئێستا ڕێستان کرد و پێشتر ڕێز نەکرات چ بوو دیتان ئاخر ئەوە دیتن باشە ئەوە دیتن ئەخ عیلم دەبی ڕوونکیەوە دیتن چی دیکە ئاگایی خۆ ئەگەر ئێستا مەسەلەن بەس دیتن بیا من ئەو کامیرەی مۆبایلی شتی دەبینیتن دادەنێم بەس دەتان ڕێسکە وانە کەواتە دەبی چی دیکەشێ فاعلەکە ئیرادە یعنی دەبی ویستەک هەبیتن ئیرادە یعنی تو ویستەک لە پاشی بووە باشە من خوا نەخواستە ئەگەر دەستم وانە ئیش نەکاتن دیتنیشم هەبی ئیرادەشم هەبی دەستم ئیش نەکاتن کەواتە تواناشم دەبی هەبیتن ئەوە چەند شتێک بوو لە بۆ ڕێزکردنی 7 ژمارەی بەسیت دەبی کەسەکە بەسیر بی ببینی دەبی کەسەکە خاوەنی ئیرادە بی دەبی کەسەکە قودرەتی هەبی قادیر بی قودرەتی هەبی ئەو هەموو مەخلوقاتە تەرکیبکردن پێکهینانی ئەو هەموو مەخلوقاتەی کەسێکی و ناوێتن کەوە خاوەنی دیتن و ئیرادە و توانە دەبی زیندی بی کەسێکی مردی یەکسەر ئیرادەی لە دەست دەداتن کەواتە دەبی حەیبی کەواتە ناو ئەسما و صفاتی خوای گەورە لەو تەرکیبەی زۆر بە جوان بە دیار دەکەوێت ئەو ئینسانە لە هەزاران هەزار بەش لە دەمارەکان و لە خانەکانی و لە پێکهاتەکانی پێکاتیە ئەگەر هەر یەک لەوانە ئەو تەرکیبە بە کۆرەیی بە ئەگەر ئەوەی کەوا بێباوەڕان دەرێن دەستەکی کۆرە مادەکی کۆرە کە هیچ نابینی هیچ ئیرادەی نییە هیچ توانای نییە ئەوەی پێکی نابیتن کو دەتوانێت ئەوەی بکە یان دەبی ئەو مادەیە هەر یەک لە خانەکانی ئللا دەبی بەسیرەت و ئیرادە و قودرە و حەی و یعنی ئەو ئەسما و صفاتەی کە ئەمەل و خوایەکی بڕیار دەدەین دەبی لە بۆ هەر یەک لە خانەکانی بڕیار بدە ئەگەر نەکوتوانی ئەو ئیشەی بکاتن ئێستا ئەمە تەماشای نمونەی تەرکیبی سیارەی دەکەین ئەوە سیارە لە چەند پارچەی پێکاتی ممچینە کابرایەک بەبێ زانین علمی هەبی لە بەسەلەی سیارەی بەبێ توانین بەبێ بینین بەبێ ئیرادە ئەو پارچانە هەر یەکی لە جێی خۆی بەدیقەت دابنێ ئینسان سیارە چەند بەسیتە لە چاو ئینسانی چییە یعنی سیارە بەساتە ئینسان بەسیت بی لە چاو ینی سیارە چەند بەسیتە شتێکی پێکاتەکی چەند بەسیت ئەو دەلیلی تەرکیب بوو ئێستا نمونەی دیکەش نمونەی دەتوانین بە ئەوەچی دابنێ مەسەن دەرمان لەو شوێنێکەوە دەرمانی دروست دەکەن غێر پێکهاتەی ئەو دەرمانانە زۆر جاروێ هەموو یەکە مەسەلەن برێ ئەتوو 1000 نەوع مادەت ئەلێرەدانایە لۆ هەر دەرمانەچی دەبی ئەو کەسێکەوە سەیدەلانیە و دەرمانی دروست دەکاتن ئەوەندە ملیگرام لەوەی دابنێ ئەوەی لەوەی دابنێ ئەوەندە ملیگرام لەوی دیکە دابنێ ئەگەر زیاد کەیان کەم بە کادەبیتە ژەهر ئەو دەرمانێکە ئەو دەیەوێ بەدینایەت لاشە ئینسانی شوایە لە چەندان مادە مەسەلەن دەرێت تقریبا لە 6 نەوع توخمی تێدایە 6 نەوع توخمی تێدا مەسەن ئاسنی تێدا مەگنیسیۆم کالیسیۆم مەسەن ئەو توخمانەی تێدایە ئەگەر هەر یەک لەوانە یان ڕێژەی چەوریەکان ڕێژەی هۆرمۆنەکان ئەوە دەزانین
هەر یەک لەوانە کەمترین زیاد بکە کەم بکات تێک ناچی یەکسەر ئەو کەسە نەخۆش دەبی یەکسەر ئەو کەسە ئەو وەزائیفەی کەوا هەیتی تێک دەسیتن ئێمانای وەبیتن ئەو ئینسانە بەو هەموو دیقەتەی بە هیچ نەوعەچی بەبێ مڕەکیبەک بەبێک زاتەک ئەمە جارێ بەس لەسەر ئەوەی نەدەبێ ئەو کەسە مادام ئەوەی دید بسەلمێنی کە زاتەک هەیە لە پشت ئەو دروستکردنەی ئەو زاتە خاوەنی دیتن و ئیرادە و قودرەت و حەی و ئەوەی پێویستە لەوە ئەو ئیشەی خاوەنی ئەوێ دەبی کابرا لە ئەگەر نەشری ئەڵڵایە ئەگەر نەرێ هیچە دەبی جار یەکەم لابد ئەوەی بسەلمێنی زاتە چی وا هەیە دەبی کەسێک لە پشتی ئەو ئیشەی هەبیت ئەوە دلیلی ئینشاء بینە سەر دلیلێکی کە دلیلی ئیمکان دلیلی ئیمکان چیە ئەویش عینەن بە نمونەی ڕوون دەکەینەوە لەسەر ئەو وەرەقەی ئەگەر نیوەتان ماوی باشە کەستان گوێتان لە دارە چی بووە ناوی داری خوێن کەس گوێتان لێ بووە دەزانیت چیە شێوازی دارەکەی دەزانیت کووە لە مێشکرد حەزم لێ نەزانن چکەی شەکەی منەوەیەکە نەزانن کەسێک بێشتر معلوماتی لەسەر ئەو دارەی نەبی کە کووە شێوازەکە دارەکەی ناوی داری خوێنیان بەعربی پێ دەڵێن دەم الئەخەوەین بە ئینگلیزی هەر بلو تریس پێ دەڵێن نا هەر ئەو دارەکە ئەو ناوەی لێیە دوایە باسی دەکەین ئێستا هەر یەکەکتان لە خەیاڵی خۆی ئەو داری خوێنەی دروست بکات چییە دروستی بکات شێوازەک شکلەکی لە مێشتی خۆی بداتێ لەسەر وەرەقەی والله بە کەیفی خۆت یعنی ئەوە ئازادی تێدا هیچ لەبەر هەندێک هیچ معلوم هیچ ئەوەی تێدانی بە کەیفی خۆت خەیاڵت دەرێت نەوع دارێک کەئەنەما والعیاذ بالله ئەتو دارێکی دروست دەکەی بەس ئەتو ڕسمەکەی دروست دەکەی ئەتو بزانە ڕسمەچی لە خۆ دروست دەکەی دەرێ دارەکەی ئەوها بە خەیاڵی بەڵێ نامەوێت معلوماتت هەبی دەمەوێت هەر بە ئەوەی خۆت بە خەیاڵی خۆت دروستی بکەی دەمەوێت کەسێک معلوماتی نەبی برێ ئەو دارە دەبی کوبی شتەکی دروستکە نا ئەگەر بزانن ئیشەکەم دەبیتە فشا هەر بە خەیاڵت دارەکی دروستکە با ئەگەر هەمن هیچ ناویش نەرێم ئەتوو دارەکی دروستکە خەیاڵی خۆت ڕسمی دارەکەم دەرێم لۆ دروستکە هیچ معلوماتش نادەمێت چ نەوع دارێک هەمووتان دروستا کرد لۆ دروستە دەڵە دەبێت تو جواب دێ و بزانم مەسەد چییە تاوە بامیان دێڵە برێت و مەقسەد چییە نازانم لۆ نازانی بەس ئەوە ئەتو لە خەیاڵی خۆت دارەکی دروستکە یعنی برێ کاکە ئەگەر ئەتو دارەکی دروستکەی بەدەستە تووبی چ دروست دەکەی بەدەستە خۆت بی بەس نەک دارێک هەبیتن دارێک لە خەیاڵی خۆت دارێک نەبیتن لە خەیاڵی خۆت برێ کاکە دارەکی دروستکە داری خوێن بە فکری تو کووە بە خەیاڵی تو ئەگەر هەبی کووە ئەتو هیچ معلوماتش لە سەر نییە بە خەیاڵی تو کووە بە خەیاڵ بە فکرە شتەکە هەردێتە خەیاڵت دەرێ دەبی کوبی وەنیا ئێستا ئەمە شەیتانمان نەدیت سوورەتە شەیتانی دێتە خەیاڵمان وەنیا سوورەتێک هەر هەیە لە مێشتی ئینسانی شتێک دروست دەبی لە مێشتی خۆی ڕوودا شەخصەکەی نەشدیت یا شەخصەک دێتە مێشتی تەواو ئێستا بەسەن تەماشەکەین هێر هیچ کەسێکی و چیەک دیە بزەبت ئەوە بە هەمووان پیشانی هەموواندا ئیوەی زانە تەماشەکەین هەر کەسەی خۆتان پیشاندەن پیشانی هەموواندەن ئیوەی و چی گوڵە ئیوەی دەرێ باران باریە ئەوە شۆڕ بوویتەوە حەزی لە زۆر خینی لێدا باشە ئەمە ئێستا ئەوەندە کەسەکە لێرەینە
20 کەس لێرەینە 20 کەس لێرەینە 20 نوع احتیمالمان لە بۆ دارەچی کە معلوماتمان یە 20 نوع احتیمال هەبوو ئەگەر برێمە هەموو خەڵکی ئێستا لەسەر زەویە هەر یەکی شتەکی دادەنێت یعنی نێزیکە 7 ملیار احتیمال دروست دەبیت باشە ئیلا چێوە لێ دەکاتن مەسەرەن ئەو دارە ئەو های لێ بێتن چوە لێ دەکاتن ئەوە بیتن دەبی هەڵبژاردنەکەبی کەسێک ئەوەی هەڵبژێری پێی دەرێن لە علمی ئەوەی پێی دەرێن مڕەجح یعنی مەسەرەن دووشت احتیمالی وەکو یەکە ڕوودان و ڕوونەدانی وەکو یەکە مەسەن ئێستا هەبوون و نەبوونی کارەبا احتیمالی وەکو یەکە لێرە بەس دەبی شتێک هەبی کە تەزووی کارەبا بگەینیتە ئێر دەبی قووەتێک لە پشت ئەوەی بیتن کە ئەو تەزوی بگەینیتە ئێرە ئەو دلیلی ئیمکانەکە چیە ئەوەیە کەوا لە ناو هەزاران و ملیۆنان هەڵبژاردننی چێ یەکە چیان هەڵدەبژێری صفات لە بۆ ئەو دارەی دادەنێ ڕەنجی لە بۆ دادەنێ شێوازی لە بۆ دادەنێ ئەو هەموو ئەوانە ئەگەر کەسێک وی لێ نەکاتن کو لە خۆڕاددار صفاتەشی لە بۆ خۆی دادەنێت ئێستا مەسەلەن ئەو ئینسانە دەکرایە بە هەزاران و ملیۆنان شێوازی دیکە بە چەند چاوی هەبا ئەوەی هەبا شێوازی دیکە ئیلاکەوە شێوازەکی دیاریکراو لە شتێکی هەبوو ئیلا کەسێک دیاری کردیە لە خۆڕا هیچ شتێک دیاری ناکری مەبەستەکە لە دلیلی ئیمکان ئەوەیە یعنی لە خۆڕا هیچ شتێک دیاری ناکری ئێستا ئەمن لەناو ئەو کتابانە ئیلا دەبی کە یەکەکەم هینا دەرێ ئەمنم هەڵم بژاردیە لە خۆڕا کتاب هەڵ نابژێدرێ لە خۆڕا هیچ شتێک دیاری ناکرێ لەو مەخلوقاتەی کاتەکە هەر ئینسان نەوعا صفاتەکی هەیە نەوعە ڕسمەکی هەیە هەر حیوانەی نەوعە ڕسمەک و صفاتەکی هەیە هەر شتەی نەوعە صفاتەکی هەیە ئیلا دەبی کەسێک بی ئەوەی تەرجیح کردبیتن ئەوەی هەڵبژاردبی لەسەر شتەکانی دیکە ئیلا دەبی یەکێک هەبیتن چونکە ئەگەر ئەمە ئێستا مەسەن لە بیابانی حوشتر هەیە کە بەو شێوازێک کە لە بۆ بیابانی دەگونجێتن ئەو صفاتەی هەیە لە تەحملی لە بۆ گەرما تەحملی لە بۆ خواردن لەو ماعیدەی کە پێی درایە هەر یەک لەو مەخلوقاتێک کە دروست بووە بەجێرەی ئەو ژینگەیە ئەو پێداویستێک کە پێویستیتی پێی درایە ئیلا بەبێ ئەوەی کەسێک اختیاری کردبیتن هەڵی بژاردبیتن ممچینە ئەوە ئەگەر نا لە ناو هەموو احتیمالاتەکان چی باسمان کرد دەماوە ئیلا دەبی یەکێک ئەو احتیمالاتەی هەڵبژاردبی یەکێک دای نابیتن کە دەبی ئەو مواسەفاتەی هەبی ئەو مەخلوقات ئەو دارەیە دارەشی بڕە غەریبە زیاتر لەو منتیقانێکە بەردینە لە یەمەن و لە هەندێک جێ دەژێ ئەو دارە ئەو تەمان بەخینی دەستێگە ناخۆخین نیە مەسەن هەموو دارێک بنیشتەچی هەیە نیە ئیواهێ سپیە شیرەکەی کوردەواری وەبزان پێ دەرێت شیر یان بنیشتەکەی بنێشتەکەی وەکو سۆرە وەکو خینە ئەز لەبەر هەندێک ئەو ناویان لێنایە لە بۆ بخینەوە لەسەری لە بۆ خاستە لە مەسەلەی دەرمانی زۆر بەکاردێتن لە بۆ زۆر پێک هاتەی لە بۆ مەسەلەی سبغی زۆر سوودی هەیە کەسێک دەبی ئیلا ئەو شێوازەی عەجیبەی لە بۆ ئەو دارەی هەڵبژاردبی لە بۆ قەدەکانی لۆ دارەکانی دی شێوازی قەدیان شێوازی لقەکانیان هەر یەکەی شێوازەکە لۆ یەکەچیان بنێشتەکی ڕۆن دەدا یەکەچیان بنیشتەکی سپی دەدا یەکەچیان کەسێک دەدا کاتێ ئەوە یەکەچیان سۆری دەدا یەکەچیان ئەو مادێ یەکەچیان ئەوی دیکەیە ئەوە بەبێ هەڵبژاردننی کەسێک بە ئیختیارێک دەستێک لە پشتی بی کە هەڵی بژاردیە ممچینە ئەوە هەریەکی بە کەیفی خۆی ئەو هادەرچی بە هیچ نەوعچی ئەوە ڕێتی ناسی ئەوە دلیلی ئیمکانە یعنی لەناو ئەو ممچیناتەی یعنی ئەگەر دەستێک لە پشتینە بە هەموو احتیمالاتەکان کراوە دەبوو تەواو ئەمە تەواو بووین ئێستا ڕێستەکەی وەردەگرن ئەو ئینشاءالله دەست پێ دەکەین وصلى الله على محمد بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه استاکە باسی دلیلەکانی خەڵقمان کرد مەسەلەن ئەتوو کە دەرێ ئەو شتە خەڵق کرایە لەوەی لێمان کۆڵیەوە کە چێ پێچی هینایە و چێ ئەوەلی دروستی کردیە چونکە مادەی ئەوەلیە کەش دەبی یەکێکی نابیتێ وزوت و چێ پێچی هینایە کە دلیلی تەرکیب بوو و چێ هەڵی بژاردێکە بەو مواسەفاتە بەو شێوازەی بوو لەناو هەموو هەڵبژاردنەکان ئەوە دلیلی ئیمکان بوو ئەوزار دەینە سەر دلیلەکی دیکە دلیلی حدوث بسمە لە حدوثی چییە حادث چییە حادث لە عەرەبی ڕوودا بەس بەمانای چیە ڕووداوی نوێش یعنی دەرێ ئەوە
حديث هم نوية حديث عهد بالإسلام بمعنى الجديد كواتا أمام ليرة ما واسمان بالضبط الروداو نويتي شي تدا يعني الروداو شي نوي باش دليل الحدوث أوي كوا هرشتك بداية شي يكك دري خالق ومخلوق كل يكدكيو كود زاني خالقك دبي هبيتن أو صفاته مخلوق للدليل الحدوثي أو ليكبون والرددا هرشتك بدايتي هبي هرشتك بدايتي هبيتن إلا دبي مبدئك هبي الله تبي كسك به نابيتيا أو بدايتي دروس كربي أو كسي كوا همو بدايته كان يدروس كرديا دبي بدايات بي اگر نادي سانيك اگر اوج بدايته شي هبا دي سانيك صفاتك وكو صفات مخلوق لي كاتو لو عندك او بسياري كوا وروجندرا زور زار دكريت لو هم جوابشتان بيبيتن جوابك يعني وكبري منطقي بقوه او كدري اگر همشتك دبي خالقه شي هبيتن ادي خالق دبي شيء او خلق كرديا اما درين الا دبي او كسي صفاته شي دبخشيتن بخشري حقيقي صفاتي دبي بخوي مستغني بي بيويستي بو صفاتي نبي استالون منكي بتصرو دكاين ودري ابي بتشيرن دكاين تسليب كان شيرن بي شكري تي دكاين ساي تسليب كان شيرن بي شكري تي دكاين شربتي تسليب كان شيرن بي هذه الشكري تسليب كان شيرن بي بيويسني تسوك بخوي صفاتي شيرني ددا بخوي صفاتي شيرني دداتن ما دام او كسي صفتي خالقيتي هي خالقة دبي بخوي بيوستي بي لبو خلقي اگر ناويش خالقة شي دبيست ما درين الا ما دام همشتك بدايته شي دبي او بداية بي ما دام هم كسك علمي نوي دبي تو علمي قران كاري بسردادي دبي او علمي قران كاري بسرداني علمي بي هیچ قران كاري شي بسردانه متجدد نابيش تشيلون نابي تو بيشتر نيزاني بيت او عند ولا الصفات كان باشتر بديار دكويتن كواتا دليل حدوث خط نابي دبي لا تجاوز بيتن اقرنا عينا دبيته مخلوق ادي كوب وخالق عينا ما دام اتو خو مساله خالقات ومخلوق مواصفاته اقر او مواصفاتي درين تيدابو دبيته مخلوق او مواصفاتي تيدانبو خالقه مثلا بدايتي هبو تعذب ومخلوق كوتايشي دبيت كوتايشي دبيت الا اگر او خالقه ويستي لسربي كوا بويستي خوي كوتاي كي بردوام كوا كو انسان لباشته ابدي دبيت ما يكم هاشتاج بدايتي هبو او بدايته الا دبيت سهبي مبدئ كسكوا بدايتك هنا بتوجد دبي او خالقي هي بيبي بدايه بيتن كواتا بدا ما مستانورسي او نمونه شديني توج او يشتشي زوانه دري روج وقتي للرباري تشداداتن تشتي روجي ليداداتن دبيني دلوب او اوانه درون زيك كوا روجي ليداداتن بشوقه دلوب اوان دبيني بارتا زيخي دبيني بنا او رباري دادرواتن ديتو دتسي او بشاني ددا تشبيهك وهذا كاتن او بشاني دداتن الا خالقك هيك او هاتو تسوني بشان دداتن او كوا خلقي كرديا شتشي دليل حدوث دوم شت سدغريتو تغير غورانكاري هرشتا غورانكاري بسر بيت حادثه غورانكاري بريتيا وقتو درين ختمي مخلوقيته يعني خواي قورة ختمة شي لها مو مخلوقة شي دالو يوم بزاي مخلوقة كقوران كاري بسرتي هيك شتكلو كوني بقوران كارينيا حتى كون بخوي او تيدرس وعلم دريها استهمو توسع دك فراوان دبيت استيرا كان 8 مليارها صال بلام هموي لدايك دبن بير دبن دمرن اگر مثلا لباري استير اشتخين بيتوا استير هي استامرديه استير هي قزم همو 8 هي همو دمي لقران كاري دا او انسانه لدايك دبيتن لو دلوبا اوي دبيت همو روجكم امن قران كاريك بسر لا شم دادت قران كاريك اگر هرسن كميش بي امن وابرو بيربون دت او سبينه قران كاريك لمن روددات لبرهنده
بەرە تا تەمەنم زیاتر بیتن بێهێزتر دەبم ئێمادام ئەو گۆڕانکاریە دوو احتیمالی هەیە گۆڕانکاری چوچیە یان گۆڕانکاری بەرەو باشتر ئەمن پێشتر مەسەلەن نەمدەزانی بنووسم ئێستا فێرە نووسیم و گۆڕانکارێک لەمە ڕوویدا پێشتر مەسەن شتێک لەناو لاشەم ئەو قووەتەم نەبوو ئێستا ئەو قووەتەم لۆ دروست بوو یان بەرەو خراپتر دەمارەکەم چاوەکەم دەستەکەم باش ئیشی دەکرد ئێستا ئیش ناکە ئەو گۆڕانکاریەکە ڕوودەدا هەموو گۆڕانکاریەک کە بەسەر ئەو هەموو شتەشی دادێتن لەناو ئەو کەونەی هەموو دەمێت لە ناو گۆڕانکاریدا ئەو جیان بەرەو باشتر یان بەرەو برخ ئەگەر بەرەو باشتر بچی پێشەکەی چ بووە پێشی باشەکەی خراپ بووە نەقسەکە بووە ئەگەر نەقسەکار چەند کەمیش بی ئەگەر بەرەو خراپتر لە باشی بەرەو خراپی بچی چ دروست دەبی نەقسەک دیسان دروست دەبی ئەو خالق نابی هیچ نەقسی هەبیتن بەقەدەر مسقالە زەڕەکە کەواتە تەغەیور گۆڕانکاری بەسەر خالقی دانایە قودرەتی توانای هیچ وەختەشی لۆ زیاد نابیتن ئەو پەڕی توانای هەیە علمی هیچ کاتێک لۆ نوێ نابیتەوە چونکە ئەگەر یەک علم بەقەدەر مسقالە زەڕەچی لە بۆ خوای گەورە پێشتر نەیبوو بی ئێستا هەیبیتن ئەوە دیارە پێشتر علمی بەشتەچی نەبووە نەقسی هەبووە ئەوە خالقە لە خالقایەتی کەت لە خودایەتی کەت والعیاذ بالله ئەوە دلیلی حدوثە کە ئەوە ختمی مەخلوقایەتی خوای گەورە لەسەر هەموو مەخلوقەچیدایە بۆی مەخلوقایەتی لۆ بە دیار دەکەویت بەڵێ بەس شیر نەکەی ئەوە بەس نمونەیە ئەمە هینامانەوە ئەمە بەبەستمان لەو نمونەی چییە ئەوەی صفاتی دەبەخشی دەبی بەخۆی پێویستی بەو صفاتەی نەبی تازە ئەو لەو پەڕی شیرنایەتیدا هەرچەند تێکە هیچ شیرنایەتی زیاد ناکە خالقیش تازە ئەو لەو پەڕی دەسەڵاتدایە بەخۆی خەڵقی کردیە نابی هیچی لۆ زیاد ناکات بين سر دليل حياة كستشكي لسر دليل حدوث طبعا أو دليل أنا بس يعني أول إذا كينوا أجرنا خواي جورة دعوة لما كردي فكر لي بكينوا أو دليل حدوثي للذرة تام ذرة دبيني الإنسان دبي تدبري تفكري ترابك لهشتشي بدايتك نهايتك أو تغيراتي بسر داديتن أو أنا هم دبنا دلالات أو هم الزمان قصي بيدكات وش باس ماكر مخلوقات بزمان خوي قصي لقرتو دك أو زار دليل حياة أجر أو قلمه کە ئێستا شتێکی مردیە ئێستا ژیانی بێتە بەرێ بەخۆی بنووسی بتانی بەخۆی ڕستەکی بنووسیتن پێمان شتێکی زۆر عەجایب دەبی هەتا ممچینەوەی لێبێ برێ عەقڵمان تێک چووە باوەڕ بە عەقڵی خۆمان نەکەی وانە شتێکەوە نەدەتانی بوجولێ نەدەتانی شتێکی هەڵبژێری نەدەتانی هیچ بکە ئێستا ئەو قەڵەمە هات بەخۆی ڕستەکی نووسی زۆر عەجیبە بەڵام ئەوە ڕۆژانە بەبێ ژمارە لە بەرچاوی مە ئەو شتە ڕوودەدا شتێکی مردی کەوا نەیدەتوانی بجوولێ نەیدەتوانی هەڵبژێری نەیدەتوانی ئیرادەکی هەبیتن دوایە دەبینی گۆڕانکاری بەسەر دادێ دەبێتە شتێکی زیندی ژیانی بەبەردادێتن ژیان و ڕوح جودایە ئەمە دوایە باسی دەلیلی ڕوحی دەکەی ژیانی بەبەردادێتن مەسەلا وەکو سێ هێلکە ئەو هێلکەیە تو دەخۆی هێلکە دەجوولێتەوە دەتانی خواردنی هەڵبژێری دەتانی هیچ شتێکی ببینی دوایە دەبیتە ئەو مریشکە ئەو ژیانەی پێدەدرێتن دەڕوا دێ دەزانی ئەو خواردنە بەکەلک دێ ئەو خواردنە بەکەلک نایە ئەگە مریشتی مەسلحەی نەبیتن دەبینی کە چەند سوست و چالاکە دیفاعی لە بێت ئەوەکانی خۆی دەکات جووچکەکانی هەتا ئەو مریشکەکە لە ناو باڵندەکان زۆر
زعیف و ئەوەشە بەڵام کاتێککە مەسەلە دێتە سەر دایکایەتی ئامادەیە ڕوبەڕوو ئینسانێکی بیتەوە لەسەر منداڵەکانی ئەو ژیانەی لەو دروست بوو ئەو هێلکەیەکە ئەو شتەی هەبوو کاتە يخرج الحي من الميت يخرج الميت من الحي دیسانێکە ئەو مریشکەی دەبینیوە کاتێکەوە ئەو ژیانەی لە دەست دەداتن ئەو اختیاراتانە هیچ نامینێتن کاتە ژیان شتێکی عامە لە ڕووەکی شەیە ئەو تۆیانە دەبینی ئەو دنکە گچکەی تۆیەی دوایێ ئەو تۆیە گچکەیە کە هیچ ژیانەکی تێدا نیە کاتێککە دەڕوێتن دەبینی دارەکی لێشین دەبیتن ئەو دارە ئاوی لۆ دێتن خواردنی دەخواتن حیاتی خۆی هەیە ژیانی خۆی تێدایە ئینسانی دەبینی ئەو ئینسانە لە دڵۆپە ئاوەچی کەەوە ئەو دڵۆپە ئاوە هیچ اختیارێک هیچ هەڵبژاردنەک هیچ توانایەکی هەیە دیتنی هەیە ئیرادەی هەیە نیتی نوع ژیانەکی تێدایە نوع حیاتەکی تێدایە بەڵام دوای حیاتی کاملی بەبەردێتن دەبیتە و ئینسانێک کەەوە دێ دەڕوا هەردەستی دادەنیشی ئەوەی دەخوا ئەوەی ناخوا ئەوەی دەنووسی ئیرادەی هەیە توانای هەیە بینینی هەیە ئەوە هەمووی لێ دروست دەکاتن ئەو تەماشەکە هەتا مەسەلەن لۆ نمونە ئەمە باسی ئەوە لەبەر چاویمە خوای گەورە لە قورئان دەفەرمێ وەلەقەد خەلەقنا الئینسانە من سولالة من طين معنای چییە؟ سولالە سولالە یعنی پوختەکراو یعنی خۆڵەکی پوختەکراو یعنی ئێستا ئەو توخمانەیە کە لەسەر زەوی لەناو ئەو خۆڵەی هەنا بەشەکی لەو توخمانەیە کەوا لەسەر زەوی هەیە لەو مادانە توخمەکانێکە لە کیمیای بەبیرتان مابی 106 توخمەی بەشەکی لەوانەیە کە ئینسانی لێ دروست دەبی ئەو جە عولەمای قەدیم یەکسەر کە دەرێ ئینسان لە خۆڵی دروست بووە فکرت لۆ چ دەچی لە چێندەر لە خۆڵی دروست بووە هی قەینات کە ئاتو دیتی ئینسان لە خۆڵی دروست بی چێ دروست بووە لە خۆڵی ئادەم عەلەیهی سەلام نا ئەمە هەمومان لە خۆڵی دروست بووینە دەشبینین بە چای خۆمان ئیمامی ڕازی لە تەفسیرەکەی زۆر بە جوان لۆ ئەوەی چۆ ئێستاش علم ئەوەی سلماندیە ئەو ئادەم عەلەیهی سەلام کە دروست کرایە لە خۆڵی دروست کرایە هەر یەک لەمەش لە خۆڵی دروست دەکرێن وەکو ئینسان بەعام ئەدی ئەمە نابینی ئەو ئینسانە منداڵەکە باشە ئەو منداڵە عیب نەبیمەنی هەیە نیت پێ دەگاتن باسە بە چ مەنی دروست دەبی هەر بەو خۆراکەی نییە کە لە خاکە هەر ئەو یان ڕۆچی دەخوا یان گۆشتی دەخوا ئەو گۆشت و ڕۆکە بە چ دروست بووە هەر ئەو خاکە نییە بوویتە ڕوەک بوویتە پیستی حیواناتی دوایە دەبیتە مەنی بەو هەموو گۆڕانکاری بەنا ڕاستە خۆ بڵێ مهم ئەوە گۆڕانکاریە لەوەیە لەو حالەتای دەگەینتە ئەو حالەتی مەنیەی کەواتە ئەمە بە چای خۆمان دەبینین کەوا لە طینی دەبیتە مەنی لە مەنی دەبیتە ئینسان بە هەزاران مەراحیلی بەسەردادی لەو هەڵبژاردن لە هەر خانە چیمە هەمووی بە تەقدیری خوای گەورەیە یعنی ئەو خانەیە کەوا ئەمن خواردیتم خوای گەورە عالمە کەوا ڕۆژەشی ئەوە خاکەک بووە باپیری من بەسەردا چووە ئێستا بوویتە ئەمن بوویتە بەشێک لە پێکاتەی من مەسەن ئەوە دیسانێکە تۆیەکەش هەروایە بە چای خۆمان دەبین تۆیەکەش لە خۆڵی دروست دەبی هێلکەش هەروایە مەسەن برێ ئەوانە هەمووی لە خۆڵی دروست دەبی ئەوەلی ئەو ژیان پێدانە ئەو ژیانێکەوە دروست دەبیتن لە ئینسانی لە ڕوەچی لە ئەوەی چ دەگەینی دەبی ئیلا زاتێک هەبیتن کە ئەو ژیانەی بداتێ لۆ پێشتر نەیبووە ئەو زاتەی کە ژیانیش دەبەخشی دەبی قەت بێ ژیان نەبیتن ئەگەر وەختەی بێ ژیان بی ئەوە دەبی ئەویش کەسەک هەبی ژیانی بداتی کەواتە دەبی حەیی مطلق بی لۆیە لەو مەسەلەی دەلیلی حودوثەی حەی وەردەگرین دەبی ئیسمی حەی هەبی دەبی هەمیشە زیندوو ببی لەبەرەوەی حیاتی دەبەخشی حەی لەبەرەوەی حیاتی دەبەخشی ئەوە حیاتی بەخشی باشە خۆ حیات بەخشین هەر یەک جار نییە ئەوە حیاتی بەخشیە من ئەمن لە بۆ ئەوەی ئەو حیاتەم بەردەوام بی لە هەر دەقەچی لە هەر لەحزەچی پێویستم بە پێداویستی بەردەوامیە وانە ئەگەر ئەو پێداویستی بەردەوامی ژیانم نەبی ئەو پێداویستیانەی ئیشکردنی ناولاشەی من یان ئی ناولاشەی ڕوەچی یان ناو حیواناتی چ دەبی دەمریتن یەکسەر ئەو ئیشانەی دەوەستی باش ئەوە سیفەتەکی لێ بەدیدێ سیفەتێک لەوەی وەردەگیرێ ئەو ژیانێک کە بەردەوام دەکەوە سەرەتا ژیانی بەخشی حەی بەردەوامی ژیانی
قيومة بردوامي جيانكي قيومة قيوم يعني تيا قيوم يعني تيا راقر يعني تيا راقر يعني بدنا معناها كي ليك بدنا بردوام يعني هرشتك لغيري وي ببرا وستايا وأويش بهيت كسر رانا وستايا أو معناها قشتيريا كي قيومية يعني همشتك قائمة بذاتي وي قائمة يعني أمرك أوم دانا أجر أو إذني لسر نبيت الناتانيت ناتان استغفر لك أمن أو يدابني هر زولك هر حركك هر إيشك رو بدا لو مخلوقاتي إلا أو ويستي لسر بواستيوي أمن دتانم أو إيش يبكم وأو لو كردني إيشكاني خوي بيستي بغير خوينيا أوش معنى قيومي لوردجي كات جيان بردوامي قيوميتي لوردجيري كوا أو خالقك أو جياني ديوي بردوام بي قيومة روحك استادين باسي دكين اشتكى دواء بتجاوزي له إنساني دي تناوي يعني است حياة لنا وروتشي هي جيان بلام روحي تدانية روح اشتكي تجاوز دريته إنساني لنا حيواناتش بشيوتشي هي بس وكو إنساني تايبتني السادية استادين باسي دليلي إعطاء الروح يجدك طبعا مسألة الروح أما دزاين كوا خير مش مسألة الروح دزاين كخواي قول القرآن في بيروس فرميتي يسألونك عن الروح قل الروح من أمر ربي وما أوتيتم من العلم إلا قليلا يعني الروح تسيا لتسبيكات كيفيتي خواي قول علمين دايتما أما أوي ألير أما باسي دكيت سلمان دني بوني الروحة يعني الروح هي اشتك هي ناوي الروح نك روحك لتسبيكات يوتسيا كسنات وان أوي بزاني بلام سلمان دني بوني الروح شو كان عندك إنكاري ده كان اشتك هبي بناوي الروح استه لكاتك أخواي قول القرآن لو هم فرما يشتي بيغمبر صلى الله عليه وسلم داهاتيا أما دليل بدليل شيء يعني وكبر عقلي أو إذا سلمين بيز قال أوي دليل نقل يكان لكتاب والسنة هم تندزان كآيات وحديث لسر هيلو كسر كبر رواداربي بس كسر بريب بروان بآيات وحديثنيا كله إذا سلميني كوار روح هي وأو الروحة كو دلالة لسر خداي قورة دكاتن دي سانا ويش دليلك دي أنقوم شارك بكن بله أو بتعزى بيش استبلع بلام غير أو لا شش كإيش دكاتن دائما لبيوندي دا لقى روحك بله هم وكو بيك وبيك نظام إيش دكا دليلي هبوني الروح يتسيا بله دليلي هبوني الروح بخل مردن بشكل دليلي هبوني بله بشر كروح اللي برداننا دمري هرتسل لو شيء هي مادة ولا يتر أو قوتين كوت الروح بوني جزاك الله سيدك هو يكل دليل كان فعلا نستن إيش دليلك أتسوكا عين لمردني نزي كمردنا شيء قدسكيا أما تندليل شيء بعض يك لو أنا كابرايك يكشي دكوجي بكوجك لمحكمة كاتا محكمة دكان بزوري ويسارك دو ساري بيدا سياتا حكمي لسر ددري أو كابراي لمحكمة باشوي حكمي لسر دسو يعني إنسان لما ويدو سال سي سالي خانكاني لا شيء تن سطا تن دقوري يعني لو هي أو أم لسر خيمتو مثلا سطا نوهت نوتو بينزي دقوري بس تن خانة شي تايبتها لم يشكي ذاكري أو خانانا ناقوري قرناما أو خانانا كيستا من هيتم باش سالة شي دي كيس أوانا أو خانانا هونينا وانيا هيتي نامينيت إيه باشا أو كابرا بكو جدركاك ولا من نبو خانة كاني دي كون أو خانانا استهموين ما أم كسا شي دي كما كابرا حاكم مش دري أم نش أو حاكم نيمة حاكم هزارا أم الحاكمة شي دي كما سون كاجر إنسان أو باس إنسان شي دا كان كوا دري إنسان بس دستيه وانيا إيه أدي أو كسايات يتسيا كوا كابرا دريتن بلي أمنم لكاتك أجر همو لا ششم خانة كان أو لا شيء وكو مادة وكو زستا همو يقورايا بويت لا شيء ديكا بلام أمن هر بخوم بلام أمن هر همان كسب أو روحية أو روحية
بوونی حقوق و ئەرک و واجبات طبعا لا شتەی غير ڕوحی نەبیتن کابرا هەز دەکاتن هەموو ئینسانێک دەرێن ئەتو ئەرکەکەت لەسرە نارێن ئەرکەکە لەسەر دەستە لەسەر گۆشتە لەسەر خوێنتە لەسەر کەسایەتیتە لەسەر شخصیت و دەرێن فلانە ئیشت دەبا کردبایە لە فلانە شتی ئەتو تاوانباری کەنت کردیە فلانە شت واجبە لەسەرت کە هەتا فلانە شت مافی تووە غەدرت لێکرایە مەبەستیان لە جەستەکەیە یان مەبەستیان لە کەسایەتیەکەوە ئەو خاوەنی ئەو جەستەیە بەڵ بەرە بەرە ئەوزە بالضبط مەسەن برێ ئەو موگناتیزە ڕوحەکەیە ناتانی وچی گوتمان لەبەرەوە ڕوح بزرا بەڵام ئایا ئەوە وەکو برێ نیشانەکە پەیوەندیەکی لەگەر مەسەلەی ڕوحەکەی هەیە دەکرێت وەکو برێ پەیوەندیەکی لەگەر ئەو مەسەلەی موگناتیسەی هەبیت کابرا دەرێ ئەمن ئەو شتەم کرد من کاتێک باسی من خودی خۆی دەکاتن ئەو خوددا کەسایەتیەکی معنەویە ئەوە نییە نارێ ئەرێ دەست لەو ئەو هات کرد باسی خۆی دەکات هەتا جاروێ ئینسان لەگەرە خۆی قسەی دەکاتن دەرێ ئەی دەستت پێ کردم ئەی چاوچت پێ کردم وەنیە یعنی بەچێ کردت کەسایەتیە معنەویەکەیە لۆیە جەستە وەکو پۆشاکی ڕوحە وەکو پۆشاکەچە لە بۆ ڕوح یعنی ئەو ڕوحە نەعولەما فەرمووتیان ئیلا شتێکی معنەویە لەطیفەیە ئەوان ئەو هادەرێن یعنی شتێکی بزری نادیارە شاراوەیە بەڵام لە بۆ ئەوەی ئیش بکاتن دەبی شوێنێک هەبی کە ئیشی تێدا بکە مەسەن دێتە ناو جەستەی ئینسانی بەواستەی جەستەی ئەو ئیشانە دەکات بەڵام جەستە وەکو چێ وەکو پۆشاکەچە وەکو پۆشاکەچ لە بۆ لە وەختی مردنێ دیسان ئەو ڕوحە هەمان ئەو کەسایەتێ دەمینێتەوە بەڵام جۆرە جەستە چی دی کە شێوازە چکەی لۆ پەیدا دەبیت لۆیە کاتێک عولەما دەفەرمونون عەزابی قەبر لەسەر جەستە شەیە مەبەستیان ئەوە نی ئەو جەستەی کەوا لە دنیای هەیە مەبەستیان جەستە کەوا دروست دەکرێتن لۆ ئەو ڕوحەی دروست دەکرێت لە بەهەشت و جەهەنەمێ دیسان ئەو ڕوحەیە خۆ ئەو جەستەیە نییە ئەو دەستە نییە وەکو مادە ئەو لاقە نییە ئەو سەرە نییە ئێوانە هیچ نامینێن هەموو دەرزی و دەبیتەوە خۆر بەڵام ئەزیەتەکە هەر هەمان شەخص دەیبینی چونکە هەڵگرەکە ڕوحەکەیە یان خۆشیەکەی بەهەشتێ هەر هەمان کەسەکە دەیبینی کە لە دنیاە بووە ئەوە ئوکشی برێ مەسەلەی وردە زۆر برين وكو آمرة كهربائي بله مش يعني بله وكو سبحان تيجيشت بإيشي داخل إيشي بيدخ يخو كهرباش ديارن يا هيس أشتى ماديني حتى كهرباش بله تعرفون هناك تسمع مصطلحات مثلا شخصية مثلا دستي دارن مردو ایش نکردم دستی فیلمی بی بریاش تک به ایش اسب نکردم ام دستی ای اداش اسب کردم ام دستی میکنه نورانو نهادش چکا ایش اسب نکردم اوش زیاتر او حیاته جیانی تیدانه ما بس او انسانه وقتی دمریتن دارین مثلا کدمریتن استاعتو چیەکەوە وەی لێ دێتن ئەو ئینسانە بمری خۆجار وێ دڵی ئیش دەکە هەتا ئێستا مەسەن دڵی دەگوازنەوە دەستی ئیش دەکە ژیانی وەکو حیات ژیانی تێدایە چاوی ئیش دەکە دەکرێت ئەوانەی هەموو ئیش بکەن بەڵام لە شتێک کە بە نادیارە طبعا پەیوەندی هەیە بە ئیشەکانی جەستەی بێ پەیوەندی نییە چونکە لەناو ئەو جەستەیە بەڵام ئەو شتەکە هاتە دەرێ ئەو ئینسانە هەتا هەندێک ئەو هاتاقیکردنیان کردی ئەو ئینسانە 70 کیلۆیە وەختی مردی شەر 70 کیلۆیە لە جەستەی هیچ شتێک کەمی نەکرد یعنی ئەگەر بە تەرازوەکی ئەو پەڕی دەقیقیش بژمێری بە زەڕا کەمی ناکات ئەدی چ بوو ئەو حیاتەکە نەما ئیلا دەبی برێ شتێکی غێر مادیە شتێکی مادی نییە ڕوح شتێکی غێر مادیە ئەمە مەبەستمان چییە سەلماندنی ئەوەی کەوا لایەنێکی غێر مادی هەیە کەوا تەحەکوم لە ئینسانی دەکات ئەو لایەنە غێر مادی هەیە خۆشی دەوێ خۆشویستن ڕقلێبوونەوە تووڕەبوون
ئەتوقەت دەرێ وڵای چاوم تووڕە بووە دەستم تووڕە بووە گوێم تووڕە بووە دەرێ من تووڕە بوویمە قەت دەرێ من چاوم ئەتوی خۆش دەوێت دەستم ئەتوی خۆش دەوێت دەرێ من ئەتوم خۆش دەوێت کەسایەتیەک هەیەکەوە تعبیر لە جەستە ناکە بەڵێ 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 ئەو ڕوحە هەموو ئیشەکانی دڵ ئیشەکانی عەقڵ هەمووی لەگەریتی بەس وچی باسمان کرد ئەو دڵی ئەمە باس دەکەین ئەو شتە معنەویەیە وەکو ڕوح نەک ئەو دڵی کە لە جەستە هەیە ئەو دڵی کە ئەو لەوێ باسمان کرد دڵ و عەقڵ شتی معنەوینە غەیرە مادینە بەڵێ بەڵێ لەسەر ئەو کەسایەتیە چووکە گوتمان جەستە دەڕزیتن ئەو جەستە زۆر ئەتیادیە ئەو پۆشاکامە لەبەرم کردەوە پۆشاکەچی دیکە هات بەس مهم هەمان کەس بەر کاتەکەتەوە دەباس صلى الله على محمد وعلى آله وسلم محمد